پشتی 26 سالان ایدی دیمنک زندی جنابا گراوا امرادی هات پاروکرن ایدی ریبر گلی کرد ریبر مروواهی عبدالله اوجلان بانگا آشتی دیکه لروجات ناوین دی بیجاریا تکانه ریا چارسری گو همه پرزگریکن لروجات ناوین چارسر بکه ایدی آشتی تنیه. به وی که متخوازن اتمسفر لباشور کردستان به تایبەتی لباجار سلیمانی ناز بکن لو ما میبره خوب دنجم حواله خوی یانجی شیروکاری سیاسی لویده که ابراهیم فرج لگل محاضره مامست ابراهیم دمت خوش به خلک سلیمانی چاوا افبانگا ریبر عبدالله اوجلان پیشوازی کرن هروها تخوازن توی که جمره دیار بکه گاوین گوورن آویتن ها چنه؟ سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی ئازیزی ڕووناهی تیڤ لە ڕاستیە لە سلێمانی لە تەواوی کوردستان ئەتوانین بڵێین ئەو دیمەنەی ڕێبەر ئۆجالان کە دەرکەوت هەموو مرۆڤێکی ئازادی خواز مرۆڤێکی شۆڕژگێر مرۆڤێکی وڵات پارێزی زۆر کەیف خۆش کرد بۆچی چونکە لە ماوەی ئەم 26 ساڵەوە پێێنێنە ناو 27 ساڵ ئەمە دووەم جارە ڕێبەر ئۆجالان دەربکەوێتەوە ئەمە ئەتوانین بڵێن یەکەم جارە لە دوای ئەو محکەمەی کە ڕێبەر ئۆجالان محکەمە کرا لە ڕاستیە بۆ خۆی زیندانیکردنی ڕێبەر ئۆجالان کارێکی نائەخلاقی و کۆمپلۆیەکی نێودوڵەتی بوو بۆیە هەموو خەڵکی کوردستان کاتێککە ڕێبەرەکەی هەموو ژیانی خۆی تەرخان ئەکا بۆ خزمەتی نەتەوەکەی بۆ خزمەتی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو بۆ خزمەتی مرۆڤایەتی و ژینگەی گۆی زەوی هەموو مرۆڤێکی ئازادی خواست بەو دیمەنە خۆشحاڵ بوو زۆر چاویان ڕوون بوانێ بۆیە ئێمە تەمە ناکەین ئەم دەرکەوتنە بێتە مای ئەوەی کە کۆمەلگای تورکیش تورکەکانیش بۆ دیمەنە دڵخۆش بن واز لە بیری ڕەگەسپەرستی و فاشستیانە بهێنن بیر لەوە بکەنەوە کە 41 ساڵە شەڕ لە بینی کورد و تورکایە ئیتر ڕێبەرەکەی داوا ئەکات کە کۆمەلگایەکی ئاشتی و دیموکراتی بوونی هەبێ کورد و تورک خوێنیان بەدەستی یەک نەڕژێ ئیتر 41 ساڵە نە تورک سەرکەوتووە نە کوردیش سەرکەوتووە کەواتە سەرکەوتن لە ئاشتی و لە کۆمەلگای دیموکراتیایە ئەم پێڤاژۆیە کە ئەمە لە 27 شوباتەوە ئەمە دووەم جارە ڕێبەر ئۆجالان پەیامی ئاشتی و دیموکراتیانە ئەنێرێت بۆ هەموو لایەک ئەم لە پەیامەکەی ئەڵێ لە 185 ئەرکەکان ئەخێنە سەر شانی خۆمان لە 100 دەی بۆ دەوڵەت لە 105 بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و بە تایبەتی گەلی کورد و تورک کەواتە ڕێبەر ئۆجالان هەنگاو بە هەنگاو ئەو ئەرکەی لەسەر شانی خۆیەتی جێبەجێ کردووە ئیتر کاتی ئەوەیە دەوڵەتی تورک کە لە 100 دەی بۆ تەرخان کراوە پێویستە ئەو لە 100 دەی خۆی جێبەجێ بکە ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکە چونکە ئەم گفتوگۆیە بە تاگلایەنە ناڕاتە پێشەوانێ کاتێک کە پەرلەمان پشووی وەرگرتووە پشوو بۆ ئەوە نییە ئیشی تیان نەکرێت پشوو بۆ ئەوەیە کە کۆمیسیۆنێک دابمەزرێ و ئەو کۆمیسیۆنە هەوڵ بات ئەو پێڤاژۆیی کە هەیە بیباتە پێشەوە هەنگاو بە هەنگاو بڕاتە پێشەوە وەکو ڕێبەر ئۆجالانیش ئەڵێ بۆ ئەوەی خەڵک کۆمەلگا متمانیان بە پێڤاژۆکە هەبێت بۆی گومان لە پێڤاژۆکە نەکەن پێویستە هەنگاوی جدی و پراکتیکی بدرێت. ڕێزدار ئیبراهیم لەگۆری وەکەتە بەحس کرد ئەف کۆمیسیۆنە هەن گەرەکە ژالێ کێوە وەرە ئاواکردن وێکی بن پارلەمانی تورکیا پێویستە کۆمیسیۆنێکی 100 کەسی کە دەوڵەت باخچەلی خۆی قسەی لەسەر کردووە گاوین بۆ یەکەم جار پێڕابن دەوڵەتە تورکیا پەرلەمانە تورکیا گەرەک چ بن لەگۆری نەریناتە پارلەمانی تورکیا ئەبێ ئەو کۆمیسیۆنەی سەرەتا دروستکە کۆمیسیۆنەکە بە خێرایی ئیش بکات بۆ ئەوەی کە ئەو مادە دەستوریانەی زیانی گەیاندووە بە پەیوەندی کورد و تورک مادەی ڕەگەسپەرستی و شۆڤێنیە و ئینکاری لە بوونی نەتەوەی کورد و زمانی کوردی و کولتوری کوردی و گەلانی تری ناو تورکیا کات ئەو خاڵانە هەموار بکرێتەوانێ دوای ئەوەش بەشێ وەکو ڕێبەر ئۆجالان وتی ئەبێ هەنگاوی سیاسی و یاسایی بنرێ لە پەرلەمانە ئەبێ لێبوردنی گشتی بۆ زیندانیە سیاسەکان دەربکرێ ئەبێ ڕێبەر ئۆجالان
بێتە دەرەوە ئەگەر نیەتی کورد پاکە ئەگەر نیەتی تورکیش پاکە و ئاشتیان ئەوێ و نانەوێ وەکو فێڵ و هەڵخەڵەتانن بێ پێویستە هەنگاوی پراکتیکی و قانونی بنێن چونکە بەبێ هەنگاونانی پارلەمانی تورکیا بەبێ وەرچەرخان لە عقلیەتی شۆڤێنیەوە بۆ عقلێتێکی دیموکراتیک ناتوانانی ئاشتی بڕاتە پێشەوانێ. بەڵێ ڕاستە. مامۆستا براهیم بەریاز خااتێ خۆشتە بخوازم نەها لە سەرانسەری باکۆژداتی سووریە ئێدی کێفخۆشیەکە پرمەزن هەیە گەلێ باکۆژداتی سووریە ئێدی یانجی ڕۆژەوای کوردستانê vê pêşwazî yan jî vê banga hem bi kêfxweşî pêşwazî dikin û xwedî lê derdikevin bi rastî jî bi hesreteke ev demeke bende vê bangê bûn em dixwazin di behsa gelê yan jî xelkê Silêmaniyê ji me re bike di derbarê pêşwazîkirina vê bangê her wiha kêfxweşbûna wan ji bo vê banga rêberapo ji me re behs bik. وەکو لە سەرەتا شاوتم هەموو مرۆڤێکی شۆڕژگێر وڵات پارێز ئازادی خواست دیموکراتی خواست ئاشتی خواست لە باشووری کوردستان لە سلێمانیە بە تایبەتی ئەم پرۆسەیەکە لە سلێمانیە بۆ خۆی پێگەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و وڵات پارێزی بە جوگرافیای سلێمانی یا بە خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانی کەواتە شایستەی ئەو دۆخە مێژوویە کە یەتە ئاراوانە چونکە ئەمە سەر تاپای قۆناغ ئەگۆڕێ قۆناغێکی نوێیەتە پێشەوە شێوازێکی نوێی خەبات و تێکۆشانیەتە پێشەوە بەڵام هەموو کەسێک هەموو خەڵک لە سلێمانی پێی خۆشە کە ئەمە هەنگاوی تورکیای بەدوایە بێت چونکە تا ئێستا تاگلایەنانە هەر پەکەکە و ڕێبەر ئۆجالان هەنگاویان ناوە زۆر خەڵکی سلێمانی بەشێکی زۆریان متمانیان بە دەوڵەتی تورکیانە نییە چونکە ئەڵێن هەتا ئێستا تورکیا هەنگاوی نەناوە بە هەنگاوەکانی تورکیا زۆر خۆشحاڵن هیچ کەسێ بەقەدەر کورد حەزی بە ئاشتینێ لەبەرەوەی هەر کرۆمۆسۆماتی ئینسانی کورد ئاشتی خوازە هێرشبەر نییە پەلاماردەر نییە خاکێکی هەزاران ساڵی خۆیەتی ئەوێ لەسەر ئەو خاکەی بە ئاشتی و دیموکراتی لەگەڵ تورک و فارس و عەرەبا بژی بۆیە خەڵکی سلێمانی زۆر کەیف خۆشن بە ئاشتی بەڵام ئەیانەوێ ئاشتیەک بێ کە مافەکانی نەتەوەی کوردی تیا بەدی بێت ئاشتیەک بێ فێڵ و تەڵەکەی وەکو سەردەمی ئەتاتورک و سەردەمی سوڵتان سەلیم نەبێ وەکو سەردەمی شێخ سەعیدی پیران نەبێ کاتێکە بە قازەکەی وت جەنابی قازی بەڵێن بوو ئێمە بە یەکەوانە گۆشتی بەرخ خۆین کەچی ئێمە لە سێدارە ئایان یعنی خەڵکی سلێمانی مێژووی خوێندوێتەوە ئەزانێ مێژووی تورکیا پڕە لە فڕوفێڵ ئەبێ ئەو فڕوفێڵانە نەمێنێ و حرەکەتی ئازادیشی ئەوە نیە فڕوفێڵی لێ بکرێ چونکە حرەکەتێکە لەسەر شیکاری ئەزمموی ڕابردوو دروست بووە لەسەر شیکاری مێژوو دروست بووە حرەکەتێکی فکری فەلسەفیە حرەکەتێکە خاوەن پرۆژەی نەتەوەی دیموکراتیە بۆ گەلان ڕێبەر ئۆجالان ئەڵێ ئێمە وازمان لە دەوڵەت نەتەوە هێناوە ئێمە واز لە شەڕ ئەهێنین فەرموو ئێوەش هەنگاو بنێن بۆ ئاشتی و برایەتی باخچەلی ئەڵێ ئێمە بە هەرچۆنێک بێ ئەم برایەتی کورد و تورک سەرەخێن ئێمە برایەتی و خوشکایەتی کورد و تورک ئامادەین بۆی بەڵام ئەبێ ئەوان هەنگاوی پراکتیکی بێنن تەنها قسە بەز نییە ئەبێ پراکتیک بێ. بەێ gelekî spas ji bona kêwe şîrovekarê siyasî İbrahim Ferec gote ji bajarê Silêmaniyê li gelme hazir bû û te ev agahî derbarê banga rêbera de mere parvekirin mala te ava. Spas û ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی ئازیز. Gelek spas.